يعني مرة ودقرين قلت آياتي في القرآن الله حتى كتشوف بهشتو بيانوت كروبا هشتو أيش فرمي قال يا ليت قومي يعلمون خوزقا قال لكم أنزاني من لسنا أزو نعمتك يا أبو خطير تماحي تيابو أنا باس يا كردو لا يبيانا فلان كس تماحي تياتي بيتي والله إن جا في بقم أي دمي عباس يكي رجل سموما قال بدالي وتي شكي أم بشطوب بيكان يطلعوا كردو فرمو من أمره تاقي وارد قطاب خانه كحاجي خزاني للشارع السليماني وهاتون أبو إيرا يعني أما أجر حزو خزمان نبي إما اللي ركونا كاتو لقلهم أقام لخوما دفيو بخوما دابسينو أما بتشك هاتوتا بيشوك كسيلة سردكري وكشمي لسردكري بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وصحبه ومن والاه بريانی عزیز وشکان دوستان خیرخوازان ئێمە وەکو ڕێکخراوی هاواری خێرخوازی خاوەنی چوار نووسینگەین نووسینگەی سەرەکیمان لە سلێمانیە و هەروەها سێ نووسینگەشمان هەیە نووسینگەیەکیان ناوتا لە سەی سایەقە نووسینگەیەکیشمان لە هەوڵجەی تازە نووسینگەیەکیشمان لە تەکێیە ئێمە وەکو کارە سەرەکانی ڕێکخراوی هاوار کاری سەرەکیمان خزمەتکردنی منداڵانی نازدار و هەروەها موچە پێدانی مناڵی نازدارە بەڵام لەگەڵ موچەکەش ئێمە دایما جلوبەرگ و پێداویستی قوتابخانە لە هەموو ساڵێکە لە کاتی کردنەوەی قوتابخانە پێداویستی قوتابخانە دابەشەکەین هەروەها لە زستانانە نەوت و پێداویستی زستان چی بکرێ دابەشەکەین و هەروەها لە خواردن و بەشە خۆراک لە هەموو جەژنەکانە و لەگەڵ جلوبەرگی بۆ مناڵانی نازداران دابەشەکەین بەسەریانە برایانی ئازیز خوشکانی ئازیز ئێوە خێرخوازان لە هەر شوێنێکان ئێمە داواتان لێکەین وەکو ڕێکخراوی هاواری خێرخوازی داواتان لێکەین کە هاوکارمان بن یارمەتی دەرمان بن بۆ بتوانین خزمەتی زیاتر و زیاتر بکەین بە هەموو ئەو چین و توێژانەی کۆمەڵگاکەمان و بە تایبەتیش مناڵانی نازدار هەر یەکێ لە کارەکانی ڕێکخراوی هاوار پەروەردەکردنی مناڵانی بێباوک و نازدارە کە ئەمە بۆ ساڵی دووەم بووە کە قولێکمان کردێتەوە قولی پێشەنگ کە بەردەوام بووین لە پەروەردەکردنی مناڵانی نازدارانە جا داوەتان لێکەین ئێوە هاوکارمان بن یارمەتی دەرمان بن بۆ ئەوەی بتوانین خزمەتی زیاتر بە هەموو چین و توێژەکان بکەین و بە تایبەتیش مناڵانی نازدار بەناوی خۆی گەور و میهرەبان سوپاس و ستایش بۆ خۆی پەروەردگار کە هاوکارمان بوو لە ئەنجومەنی تێکی کۆمەڵی دادگەری بۆی کەوا خزمەتی ئەم مناڵە نازدارانە بکەین ئەنجومەنی تێکی کۆمەڵی دادگەری یەکێک لە کارە جوان و ناوازەکانی خزمەتکردنی مناڵی نازدار و مناڵی بێباوکە بەڕاستی خزمەتکردنی ئەم مناڵانە بە شانازیەوە خزمەتێکی گەورەیە و لە قیامەتشە ئەجرێکی گەورەی هەیە بۆیە دەستخۆشیمان هەیە بۆ خێرخوازان کە بەردەوام هاوکارمانە لە ئەنجومەنی تەکیە بۆ پەرەو پێشچوونی ئەم پرۆژەیە ومێدەوارین بتوانین ئەم پرۆژانە گەورەتر و فراوانتر بکەین چونکە خەڵکێکی زۆرتر بۆیتەوە هاوکارن لەگەڵماندا و دەیانەوەی خزمەتی ئەم مناڵە بێباوکانە بکەن و هاوکارمان بن بۆی بتوانین ئەم پرۆژەیە فراوانتر و گەورەتر بکەین بۆی دەستخۆشیمان هەیە بۆ ڕێکخراوی هاواری خێرخوازی کە ئەمڕۆ هەستاوە بە دابەشکردنی موچەی مناڵە نازدارەکان وەکو ئۆفیسی تەکیە ومێدەواری نمونەیان زۆر بێ سڵاوی خوا لە هەموو مسلمانانی جیهان بێ ئێمە وەکو دایکانی منداڵی بێباوک بەڕاستی پێویستمان بەو هاوکاریانەیە کە ئێوەی مسلمان ئەیکەن لە هەر شوێنێکی جیهانن هیوادارین بەردەوام بن لەسەر هاوکاریەکانتان چەنا مناڵی تر هەیە چای لە دەستی بەڕێستانە ئەگەر کەسانی بوونن و خوای گەورە پێبەخشیون ئێوەش ببەخشن چونکە ماڵ ببەخشین کەم ناکات ئێمە کەسانێکین کە پێویستمان بەم داهاتێ کە پێویستمان بەم هاوکاریکردنەی ئێوەیە بۆیە لێرەین ئەگەر ناڕۆژانە ئێمەش هەبوو پێویستمان پێ نەبوو لێرە ئامادە نەبووین بەڵام زۆر کەسی تریش هەیە کە پێویستی پێێتی و هیوادارین ئەوەی کە توانای هەیە هاوکاری مناڵی بێباوک بکە هەتاوەکوم کەسانێکی تریشان کە چاوەڕوانن وەکو ئێمە هاوکاری بکرێن بەشکم ئەوانیش
لەم خێرە ئێوە بێبەش نەبن ئینشاءڵڵا خوای گەورە پاداشتی هەمومان ئەداتەوە هی ئێوە هی ئێمەش خوای گەورە سەربەرزتان بکات دەستخۆشی لەم ڕێکخراوە ئەەکەین بەڕاستی ئێمە سەربەرزین بەم ڕێکخراوانە کە هەن کە بێ بەرامبەر هاوکاری ئێمە خوای گەورە پاداشتی هەمووتان بدایەتەوە ئینشاءڵڵا